ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی چەرمۆ داخلیەکەمان هیچ بە کەڵک نایە نە ئەومانەیە نە ئاوی گەرمانەیە نە شوێنە حەو کەس لە ژوورەکەین زۆربەی خوێندکارەکەمان بەردی گورچی لیان بۆ دروست بووە مشک بەلامان دێ ئەڵێ سەهۆڵەکەی بەلامان ناڕوە بە هیچ شێوە حاڵ و ژیانمانێ نازانین چۆن سەعیگەی فاینەڵمانەیە یانی نازانین چۆن سەعی بکەین بێکەسە یانی کەس لێمان ناپرسێ چەنە هەماگێ مالێرین تازەم ڕقەڵەوێریان هێنا وتیانە بێ قوخەتە ناسنوشتەکەی بێنن ئەمە هیچ ژیانی ئێمە لێرەیە ئێمە وەکو خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرمەوە مانگی پێشوش هاتینە سەر جادە و دووبارە ئەم داواکاریانەمان هەبوو بەڵ کۆمەڵێ بەڵێنیان پێیان بەڵام هیچ کام لە بەڵێنەکانیان نەبردەسەر وەکو بینین ئێمە کێشەی کەمی جێگامان هەیە 12 خوێندکارمان لە ژوورێکی دوو بەسەیان 10 خوێندکار لە ژوورێکی وایان یعنی ئاوی گەرم نییە کارەبا کەمە مۆلیدەمان هەیە بەڵام مۆلیدەکان بەکارهێنانی مەحدودە ئەنجا تەلەبە لێرە هەزارە معاناتی هەیە ئەوەشی هاتوۆتە سەرکەمی جێگا هەموو تەلەبە خوێندنی هەیە ناتوانێت بەیەکەوە لە ژوورێکا بخوێنن چەنا گرفتی تر کێشەی ئاومان هەیە کەمی ئاویشمان هەیە کە لەم وەرزەیە کە ئاو زۆرە ئێمە کێشەی کەمی ئاوی خواردنەوەمان هەیە کێشەکانمان زۆرن تەلەبەکانمان خوێندنیان بۆ ناکرێ ئەمنە شوێنەکان تەنگن بەڵێنمان پێدرا لەلایەن دکتۆر ئەیوب سەرۆکی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی کە جێگای خوێندکارەکانی قۆناغیەکەمان بکرێتەوە لە بەشە ناوخۆیەکانی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ ئەمەش نووسراوەکەی پێمانە